بەناوی خوای گەورە و میهرەبان بیسەران و بینەران لە هەر جێگایەکان سڵاوتان لەبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی ماچی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەوی شادەمەوە ئەمڕۆ لە یەکێ لە بازاڕەکانی شاری ئەولێرم دەپرسم ئایا ئێستا لە ژیانماندا بەرەکەت ماوە لە ڕزق و ڕۆزیماندا بەرەکەت ماوە چ شتێک هۆکارە لۆ ئەوەی بەرەکەت زیاد بی و چ شتێک وە دەکاتن بەرەکەت کەم بیتن ئایا ڕزقی حەڵاڵ پەیوەندی بە بەرەکەتەوە هەیە ئایا ڕازگۆی و دڵسۆزی لەسەر کار پەیوەندی بە بەرەکەتەوە هەیە ئایا شێوازی سەرفکردنی پارەوە پەیوەندی بە بەرەکەتەوە هەیە ئێوە لەگەڵمان نابن من سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێرتان بۆ دەگوازمەوە فەرمونون. بحياتي خم نم ديتي هاوي دستانان تماتا هبي خيار هبي شفتي هبي هنار هبي ادي وبركتني ها هنيا بەشێک لەو خەڵکە بۆ نمونە ئەوەی کە سوپاسگوزاری لەسەر نیعمەتەکان ناکا پێ دوانێ لە ناو ماڵ و منداڵەکەی لە ڕزقەکەی بەرەکەت نامینە کاتێک کە خواردنەک دەخوا پێویستە سوپاس خۆی گەورە لەسەر بکە ونيا هم نعمتي خويا واو نعمة بمبا بخشيا بس كابرا قناعتي نبي ذلك بركتنا ما بۆ من هەیە دەرکا کە پارەکە بەشم ناکا بەرەکەت نمایە پێش دوانی هەندێکیان پەیوەندی بە شێوازی سەرفکردنی هەیە کابرا زۆر سرف دەکا ئەو ڕۆژێک کە پارەی باش لەدەستا بفريدا يعني بحسابي برج خوي شناكا دەبێ حسابی بەرج خۆی ونيا ادي دبي بحسابي برج خود زانت امكانيه تتسند نابي متساوي كسب كم لمن سنه وترى او وضعي باشره لما نابي تساوي بكم کەواتە چاولێکەری بەرەکەت نایلی تساوي كريم بركتي ناري دبي تماشى دوري بري خود بك بزانا خرك اللي تو فقير تريا بزانا بري خويا او نعمه لقرا من كرديا او لما دستي كترا چەندێک پارەی حەڵاڵ پەیوەندی بە بەرەکەتەوە هەیە على حلال بركتي زورترا طبعا تو دوستك وما دبي بركتي شي دبي بەرەکەتی دبي ئەگە پارەکە حەڵاڵ نەبوو دق حلال نبي كوب فايدك وهذا ضروه عرب دەڵێ مال الهەوالی الهەوا لو ونيا هذيك ابراك بارك ببلاش بدستك بيبوي اوي حسابي حرام وحرام هناك دا اخوه درمي وي باركم هبي بس لقيت قناعه هبي بركتي شد بي باري حراري اخوه بركتي دي اختنا به چەندێک پێ دوایە ئەو کەسانەی کە پارەی حەڵات دەبنەوە بۆ ماڵی خۆیان بۆ منداڵەکانیان کەمتر کێشیان هەیە کەمتر مشکلیان هەیە بالتاكيد هو معلومه تو كابراك لقى ناني حلال ذات مارو مداري خوي مشكله شي نابي قناعتي شي دبي ادي أولا رزقي حلال دوم شكراني خواي سيم رازقوي تسارم صدقة وخير زور باسی ڕزقی حەڵاڵت کرد بۆ ڕزقی حەڵاڵ بەرەکە زیاد دەکا أدي كو بيغمبر صلى الله عليه وسلم دلي يك بارسناني حلال شفاء لبو نخوشي أدي باشە ئەو کەسانەی کە پارەی حەڵاڵ پەیدا ناکەن پێ دوایە گە پارەکانیان زۆریش بی بەشیان ناکات و بەرەکەتی تێدا نیە بركة تيدانيا أدي عرب دلي مال الهوى للهوى مال هەوالی لەوە بالي زۆر باشە پێ دوانیە شێوازی ئیدارەدانی سەرفکردنی پارەش هۆکار لەوەی بەرەکەت هەبیتن خەڵکی نازانێ بۆ نمونە پارەی چۆن سەرفکە ئەگەر ڕۆژێک داهاتی باش بی ئەو ڕۆژە زۆر سەرف دەکا بۆ نمونە کوردەڵێ ماری ڕەش ماری سپیلە بۆ ڕۆژی ڕەش وانە یعنی بەشێک لەو پارەی هەر بگریتن دەبێت و بەرنامەکەت هەبیتن ئەلو بە سەرف کردنی ئەو ڕۆگە 10,000 هەیە تو هەردەی مەخۆ کاکەجیان 2,000 بخۆ دەیت کە ئیشکە ئەو جاویت کە بخۆ شتێکی بەلاوەنێ هەد بیتن لە بۆ حالەتی تەنگاوی هەیە بەسەر دێت زۆر باشە چەندێک بۆ نمونە ئێمە کاتێک کە خواردن دەخۆین بێکەوەین هەم خۆمان هەم ماڵ و منداڵمان فێر بکەین کە سوپاسی خوای گەورە لەسەر بکەن چونکە ڕەنگە ئەو خواردنی ئێمە دەیخۆین خەڵکانێک کە بن تامەزرۆ بن کە ئەم خواردنە بخۆن نيتي هي نيتي بخوات طبعا باشا مخوارنا أولا كي بسم الله ودواجه الحمد لله کەواتە بسم الله کردن و الحەمدولله کردن هۆکارە لەوەی کە بەرەکە زیاد بی أي طبعا بركة زيادة بيت زۆر باشە چەندێک ڕازگۆیی لەسەر کارەکە ئەویش هۆکارە بۆ نمونە زۆر سوند خواردنی لەسەر نەبیتن والله سطاسة رازقوي بس أورو مزبور الدكان سندي بخوي يعني هل ولي دكان دست خودني قناعتت بينا كاتم كم بوا قناعت كم بوا تشتك وي كذا كو قناعتك كم بي فرت فيري زور خرشي خراب
نمایە بەرەکەت نمایە بەس بەشی ناکە بەشینا یەکا بێ ئێستاگا سێ ئەمپێر بیرەکە 50,000 دینار وەیە مار مندار تەلەبەی هەیە هیچ بەخۆی دەخوا یان کرێت چێکابرا ئەو 400-500 دینار هەدەڕواتن باشتری معاشەکەی چەندە ئەوە لایانی ئەو کەسانەی کە موچە خۆرم بەڵام خەڵکیشمان هەیە کاسبە ڕۆژانە پارەی بەدەستدێنی داهاتی هەیە بۆ نمونە داهاتی ماگانی ڕەنگە بگاتە میلیۆنێک بەڵام هەدەرێ بەشم ناکە پێ دوانیە پەیوەندی بە شێوازی خەرزکردنەکەش هەیە بەێ لەگەرتم ئەمن کابرا ئەوچی وشی دەیبی بێک ڕۆژی خلاصەکە من ئەوێ ڕۆژێ ئەبێدا چون بەعاد بێدا ناچم مارم لێرەوە 6 ساڵە لێرەمە بەبرا خۆم برێ گوتم دوو دەستکە تەڕە تلۆ کەرە و زیەکڕم دەبینم ئاگر ناتانی بڕۆ لە بەژنان گوتم بابە ئەنگۆ دەن معاژنی ئەخەنگۆ بە یەک ڕۆژی سافی دەکەن خلاص دەکەن و پێ دەکەنین گوتمە دەستمێنە دێن وەڵا حکومەت پارە نادا ئەنگۆ بە یەک ڕۆژی لۆ خۆم فلوس دەکەن کاکە من ئەوڕۆ 20,000 دەکەم پێنجی دەخۆم پازی دێنمەوە ئەگا من نەگە معقول نییە من ئەوڕۆ 20 شێ بکەم 30 بخۆمەوە لە چێ بینم سبەی ئەوە نەبوو سبەی ینی دەبی هەندە چێر هەرە بگری هەدی پاشەکەفتگەیت و بڕێک هەر باو با پیرێمە وەخت خۆی هەر بڕک پاشەکەفتی دەکرد دەبیت شکل لە ماریا بێ سبەی نەخۆشیەکە دکتۆرەکە وێ ئەوە نییە ئەتو ئەمن ئەوڕۆ 50 کوێریا لە دای خواکەری من لەسبەری کوڕ مادوم خواکەریمە ئەتو خوا لە تو عرەکە لە مش بەرەکەت بەس نەبووە تو بچی 50,000 شێ بکەیت تو شێسی بخۆی 10,000 سەقەردار بیەوە دەبیەوە نابیەوە یان چاو لە خەڵکی بکەیت چاو لێکەری بکەیت بڵێ وڵا دێ کورا مالی فرانی وایە وڵی دەبێم جواب بکەم کاکە وەمەکە ئەو چێدر ئالۆ گۆڕی بەدەستی دەکەی عربیش قسە چیە دەڵێ مار الهەوالی الهەوا ڕحملە داکە بابن ئێستا تورکمان خۆی بکوژی لە ماری کابراگە میراتبی ئەوە لە دەرێ لە کوڕەکەی لە بۆ مای تۆ پێوەماندی نەبووە لێ بکڕە هەرزان دەدا بەس ئەگەر ئارەقی پێوەکە ئەوە دەرێت چیڕە لێ ئەو بەهاوەتە بەدەستی نەکەتیە کەواتە پەیوەندی بە شێوازی پیداکردنی پارەکەش هەیە پەیوەندی بە ئەری وەڵە پێ من ئێستاوە ئەمە وەستای سپیکاریمە وەستارەکە توش سۆفان بوویمە ئەم بە 15 شێ بکەم بچم سی بخۆمەوە ئێدیسمێنێت چ بکەم چێدا بە قەتکاکەەوە کە دەکەس دەدا بەس دەدەیەوە وای ئەوە نیە بۆچی باست کردیان ئەگەر قەردیش بکەی بەڵام دەبی بیر لە دانەوەی قەردەکەش بکەی والله ئەریوەڵە کابە سپێنە دەکە داعاش دەچی ئەوە کابە ئەگەوی شەرمی بەخۆبی نابی وای ئەوە نیە هێستامەوە تەس بینم دێم زیاد بە پارەی مینە ئەم سیقەمەیە دەرم کاکە نا ئەدێ سبێنە پێم پایان نەبوو ئەدێ معنا قەنەعاتی شت هەبی کۆم قەنەعاتمەیە خوا گەورەیە لۆ نمایە بەس خەرکە خراپ بووە لێ بەرەکەت نمایە دنیای جارانە بەرەکەتی جارانە باران دەباری هەموو شتەیە لۆ بەرەکەت نییە ئەمە قەنەعەتمان نییە قەنەعەت نمایە کە بەرەکەت نامینێ کەواتەگە قەنەعات هەبی بەرەکەتیش هەیە بەبێشک پێش دوانی بەشک لەوانەی کە پارە بەدەستدێنن پارەکانیان بە شێواژێکی باش سرف ناکەن ئەوەش وە دەکا کە پارەکە بەشی نەکاتن قەردار بتۆ لە سەری علاقەیە من پارە هەیە لە خۆم کەم سەرف دەکەم زۆر سەرف دەکەم حەقت چییە بەڵام ئەمن مەوزوعی بەرەکەت نەمایە قەنەعەت نییە ئەساس قەنەعەتی ئینسانە بۆ نمونە پێش دوانی ئەو خواردنەی کە ئێستا بۆ نمونە خواردنێک دەخۆین چەندێک سوپاسی خۆی گەورە لەسەر بکەین خۆی گەورە زیادی دەکا بەبێشک وەیە بەرامبەر خۆوە هەموو کەسەوە قسەی دەکا ئێستا ئەوە ئەوە نمایە نانە کە گوتت قەنەعەت هەموو شت دەگرتەوە هەموو شت دەگرتەوە ئەمە ئەو شتەی دەخۆین دەرێن مەسەر بێتامە وەنیە بەسەر گۆشت بریچی دەخۆی دەرێ وەڵی تامینێ پێشا خۆشتر بوو وەنیە 1000 وەدەگوترێت لە بەچیە هەموو ڕۆژ دەخۆی دەتۆ هەفتەی جارێک بخۆیان دە ڕۆژ جارێک بخۆ بزان وایە کەم بیخۆی تامی لێ دەکەی تامی لێ دەکەی ئێستا شتەکان زۆر بووە زۆر بۆ تامی نییە لە ساغی کاکە ساغی لەسی ساغڵام لە قسەی خۆت لە زمانی خۆت بەڵێ باشە ئەو هۆکارانە چین کەەوە دەکەم بەرەکەت نەمینێ بۆ نمونە ئایا بۆ نمونە خەڵک هەیە سوندی زۆر لەسەر ئیشەکەی دەخوا یان حرامە ڕستقیشت حرام دەبێت کاکە زۆر بەڵێ الحەمدلله
چەندێک پارەی حەڵالوە دەکا کە بۆ نمونە ئەو کەسە دڵی خۆش بێ خێزانەکەیان خۆشبەخت بێ. 1 دیناری حەلال مقابلی 1000 دیناری حرامە. زۆر باشە. چەندێک ئێستا خەڵک بە دوای پارەی حەڵال دەگەڕێت. کەمە. لەبەر چی کەمە؟ والله نازم چت پێ بڵێم بڵێم چی بە بڕای تو کەسێکی دەمینێتن سەر خوڵقەتی ماڵ و منداڵی خۆی بابوداک ئەساسە ئەساسە زۆر ئەساسە. ڕزقی حەڵال ئەگەر ڕزقەکە حەڵال نەبی طبعا چ بەرەکەت دەمینێ چ ڕاستی دەمینێ. کەواتە ئێستا بۆ ڕازگۆی لەسەر کار وە دەکا کە تەکید بۆ نمونە من دەڵێم ئەو دیزەی کووە ئەتوو بە ڕازگۆیانە پێم دەڵێ کات و ڕۆیشتی ئەو پارەی بەدەستینە حەڵال بوو خێری لێ دەبینی. بە تاکید وایە حازش گوتنی سوند خواردن باش نییە نه ئەوە تربیەتی بابمە سوندی مەخۆ ئەو جیزە خۆمانەیە قەنەعاتت پێوی قەنەعاتت پێوی قەنەعاتت کرد ئەو قەنەعاتش نەکردەوە کەیفی خۆتەوە تاوە. زۆر باشە. پێدوانیە بەشێک لەو خەڵکی کە دەدەی پارەکە بەشم ناکە پەیوەندی بە ئیدارەدانیشیەوە هەیە خەڵک هێ نازانێت ئیداری پارەکەی بکات چۆن سەرفی بکە و لەسی سەرفی بکات. گومانی تێدا نیە قەنەعات و زائیدەن زیادە مەصرفکردن حتمما بۆ نمونە ماڵک پێویستی بۆی خواردنەکەیان بای چار کەس ئامادە دەکەن نەک ئەوان چار کەسن بایدەی ئامادە بکەن. بەزەبت ئێستا زۆری خەڵکەوە هەیە ئێستا گریمان هێواران بڕۆ بازارێ مەدعەمەکان بەبەر ناکەوی یەکێیە ئەمنم ئەتووی ئەویت کە ئەویت کەیە یاڵە با بچین دەنانە چی لە مارێ بخۆ ئەوە زیادە مەصرفە. چەندێک سوپاسکردنی ئەو پارەی کە بەدەستی دێنی بۆ نمونە ئەوڕۆ دامنە جنابەت بای 50,000 ئیشت کرد بڵێ ئەلحەمدولیلا ئەو 50 لۆ من زۆرە خوای گەورە بەرەکەتی تێبخا سوپاس بۆ هەموو کەسێک بە چاوە چکەم تەماشا ئیشی خۆی بکە مۆفەق نابی ئەوەش لە هەمووی ئەوە تربیەتی بابمە لە بۆ من خزمەتی ئیشی خۆتکە خزمەتی ڕێز لە عالەمێ بگرە حتا خوای گەورە بەرەکەتی بەهاتە ناو ڕزقت. کەواتە ڕێزگرتن و ڕازگۆیی هەموو کە قەنەعاتە بوو ڕاستیەکەیە کە ڕاستی بوو بەرەکەت دەکەوتێ کە بەرەکەت کەوتی ئیدی مۆفەق دەبی والحاصل کۆتایی. هەر کاتێک ڕزقەکەت حەڵال بوو بەرەکەتی تێدا دەمینێ دائیمەن لە ڕزقی حەڵال بەرەکەت هەیە. بەڵێ بەڵێ ڕزقی حەڵال وە دەکا کە بۆ نمونە بەرەکەت زۆر بیتەن. طبعا ئەدیک و ئەرێ وەڵا لە ڕزقی حەڵال دائیمەن بەرەکەت هەیە بەڵام ئەتو ڕزقەکی ئەگەر بە حرامی بی و بە غەش بی و طبعا بەرەکەت تێدا نامینێت. کەواتە غەشکردن فێرکردن پارە کە سەرچاوەکەی نادیار بی ئەو کەسە بەدەستی بینی ئەگەر زۆریش بی بەشی ناکە. نەخێر ئەگەر عەزەکەی چیای سەفینیش بی دەتاوێتەوە چکەوەچی ئەوەیە ئەتو بناغەکەت بناغەچی لێ بدەی لەسەر گوفەچی ئەگەر بناغەش لەسەر گوفەچی بی قەت سەر ناگری قەتش ناتانی بیکێ ئەوەن دەقاتە لەسەر یەژی دابنی سەر ناگری ئەبەت هەر دەڕوخێت. زۆر باشە. بۆ نمونە خەڵکەکی شەیە دەڵێ پارەکە کە بەشم ناکە پێدوانیە پەیوەندی بە ئیدارەدانی هەیە بۆ من ئەو کابرای ئەگە ئەو ڕۆداهاتێکی باش بەدەستینا دەسی زۆر سرف دەکا حیسابی بەیانی دوو بەیانی ناکە. طبعا ئەم لەگەڵتم بەڵام لێرکوانە بەخۆی ڕزقەکە ئەشیاکە گرانە و پارەکەشەکە کە بەشی نەکرد معناوی شتەکە ئەوە بۆ دەبی کابرا لە خۆی جەدوە لە چی دابنێ ئەدی دەبیت جەدوە لە چی لە خۆی دابنی ئەمن ئەو ڕۆکە مەسەلەن 15,000 خەرج دەکەم سبەی لۆ بکەمە 6,000 خەرجکەم هەر 15 خەرج دەکەم دەیکەمە 20 بەس نایکەمە 56 ئەوانە هەتا بتانم بەشی ژیانی ڕۆژانم بکاتن. چەندە گرنگە ئەو شتانەی کە پێویست نیە نەیکڕی. طبعا ئەوانەی کە پێویستە لە خۆت دەیکڕی بەس ئەوانەی کە پێویست نییە بەڕاستی حەقی ئەوەی نییە بکڕی سبیانێ لەسەر قەردار بی و برێ مەعاش بەشم ناکاتن یان فلان بەشم ناکە یان قەردەم کردیا نە ئەوەی ناوێتن. پێدوانی خەڵکێک زۆر تووشی چاولێکەری بووە کە چاولێکەریش دەکا ئیتر قەرزدار دەبی ئیتر پارەکە بەشی ناکە ئیتر بەرەکەتی تێدا نامینێ. طبعا فعلا ئەگەر چاولێکەری شتێکی باش نییە زۆر خراپە ئەمن پێم لە قەدەر بەڕی خۆم دەبێت ڕابچێشم چیشم بە تودا چیشم بە یەکیت کەدایەوە نییە پێم لە قەدەر بەڕی خۆم ڕادەچێشم چەندم پێ بکرێ هەر ئەوەندەی دەکەم ئەوی دیکە ئەوە الحەمدلله وەشکر خوا چەندی دابی هەر ئەوەندەشە. چەندێک سوپاسکردنی خوای گەورە لەسەر پارەی کە بەدەستی دێنی بۆ نمونە ئەمن ماگانە بڕێک پارە بەدەست دێنم کە وەری دەگرم الحەمدلله خوا سوپاس شکرانەی خوای دەوێت تەمحان دائیمەن شکرانەی خوای دەوێت پارەیە ئەرێ وەڵڵا چونکە دەبتا ژیانی ڕۆژانەی لۆ خۆت و لۆ ماڵ و منداڵت و لۆ بژێوی ماڵ و مندار و خێزانی بەڵێ چەندێک پێویستیشە بۆ منە هەم خۆمە هەم منداڵەکان ڕابێنین کاتێک کە نانێک دەخۆن سوپاسی خوای گەورە لەسەر بکەن بسمیللا بکەن بەبێ الحەمدلله هەرگیز نابیت. ئەرێ وەڵە چکە بەرەکەتی خوای دائیمەن کات و گوتت الحەمدلله کات و شکرانەی خوات کرد ئەوە لە من وەرگرە تەئکید بە
چەندە لەوانەیە دەقات ئەوەندە بێتەوە جێ خی گەورە دەنێرتەوە جێ وەچی ئەوەی وایە کابراایەک ئەمەلەبی لەگەر وەستایکی ئیشی بکات ئەتو هەتا بلۆکی نەدەیە دەستی بلۆکەشکە هەر ناگریەوە بدەیە دەستی ئەتۆ بلۆکەی سەرف کە خوا کەریم ڕەحیمە ساحیبی سبیانش خوددایە رزقی علال ئەو ئەمووی هۆکارن طبعا چەندێک سوپاسکردنی خی گەورە لەسەر و کارێکە دەیکە لەسەر و پارێکە بەدەستی دێنی وە دەکات کە بەرەکەت زیاد بیتن بڕوا بکە سوپاسکردنی خوای ئەوە واجب بکە دیانی هەمووی لە مڕخوایە یعنی کە ئەمە چینە ئەگەر خی گەورە لە گەرماندانەبی دەبێ هەتا ئاوی دەخۆینەوە دەبی سوپاسی خوای بکەین ئەگەرنا بەشەر چییە هەموو تشتێک لە مڕخوایە شتێک وە دەکات کە پارەی حەڵال بەدەست نێ بۆ منە بەرەکەت نەمینێ چ شتێک هۆکارە هۆکار ئەوێ ئەگەرە تو بە دوای ئارامی کەتی هیچ ڕۆژێک نایە ئەتو قنەعات هەر غار دەدەی هەر ناگەیە هەر غار دەدەی هەر ناگەیە ئەگەر لە ڕزقی علال بگەڕێی بە قنەعاتی خۆت مرتاع دەبی بە ڕزقەکەی خۆت شکر دەبی هیچ ڕۆژێک فکر لە هیچ شتێک ناکەیەوە برێ وڵی یەک لە من زەنگینترە ئەتو بە خۆت ئەگەر ڕستی حرارت ئەوە کرد ئەتو بە خۆت لە هەموو عالمی زەنگینتری بەکەم تشتێکی ئەتو قنەعاتێکی چاکت دێ مرتاع دەبی کە دەرت مرتاع نەبوو با دنیا هەموو ئێتوبی کە حرامت دەست پێ کرد ئەتو مرتاع نابی لە گیانت پارەکەت حەڵال نەبی مرتاحیش نابی ئاسوودە نابی هەر نەک مرتاع نابی لە گیانت مرتاع نابی فکرت مرتاع نابی ئەگەر بە دوای علا دابگەڕی بەکەم تشتێکی فکر لەم حرار بیداتی هەموو تشتەکە بەڕاستی یعنی بناغەیە لۆ بەشەری لۆ نەوەی خۆشت بناغەیە کەواتە ئەو کەسانی کە پارەی حەڵال پەیدا ناکەن ئەگە پارەکەیان بۆ نماگانە 2 میلیۆنیش بەدەستبینن هەبەشیان ناکە دەڵێ بەش ناکە پارە وا بکە پارەی حرام لە خۆشت بە دیار نەکەوی لە مندارت لە ئەوەت بە دیار دەکەوی ڕۆژێک دادی هەلێت دەڕوە لێت ناڕوە مرتاع نابی ئەتۆ فکر مەکە ئەوەی دەستی دە ئارام مێشتی مەشغولە زۆر مەشغولە بە خۆش دەزانی چی کردێ لە گەر خۆی و لە گەر خوای چەندە خێرکردن یارمەتیدانی خەڵکی وە دەکا بەرەکەت زیاد بیتن بەخۆی هەرچەندی لە توانات بی هەموو ئیژیان لە توانایە بە توانای خۆت ببەخشی زۆر زۆر باشە بەس کە تواناتە بوو نەتبەخشی هەر ناخۆشە لە توانای خۆت زیاتر بەخشی هەر ناخۆشە پێغەمبەر سەڵسەلام دەفەرمێ ببەخشنەگە بە لەتە خورمایەکیش بی بۆ نمونە ئەگەر ڕۆژانە شتێکی کەمیش بی ئاتو بیبەخشی بیکە سەدەقا ڕەنگە بەرەکەت بۆ زیاد بکە ڕەنگە بە پارەکەت سەرۆت و سامانەکەت بەرەکەتی تێبکەوێ ئەمە ئێستا بەخۆمان لە توکانی یعنی نابتە ئەوە بابرێن ئەوە بی بەس ئەوەمان هەیە هەر چەندی دەیدەینێ قەنەعاتی پێدێ زۆر دوعاشمان لۆ دەکا کە کەم تشتێکیشی دەدەینێ یان لە توانای خۆمان دەدەینێ هەر یەکە هەتکواندارەکە ئەوەی خۆی هەیە ئەو خەڵکی کە دوعات بۆ دەکات چەندێک دڵت پێخۆشە لە بەرامبەردا لە توابی تشتێکی زۆر گەورەی دایی لە توابی لە قەزیێکی زۆر گەورەی نەجاتی دای لە توابی کە تشتێک نایەتە سەرڕێت فکر دەکەوی دەری احتیمالە ئەمن ئەوە هاتبیتە ڕێم وەڵە بەرەکەتەکە چییە بەرەکەتەکە لە دەست وەکو بلێ لە دەستە خۆمانە ئارێ وڵە چۆن لە دەست خۆمانە آخر بەرەکەتەکە ئەوەیە ئەنی مەسەر حاشەش حازری کە یەکێک معماری شتەگەریەکە شێکە گە درۆی نەکە ئەوەکەی ناکە ینی درۆکردن بەرەکەت نایەڵێ ئارێ وڵە ئارێ وەڵا منەوەی دەلێم زۆر باشە ینی مامەڵەکردنیێکی تەندروست بە حەڵاڵی بەحەق و باوەی باوەی خۆی بە حەق خۆی ینی ئارێ وڵە ئەگە پارەکە بە حەق پیاکرا بە ماندی بووم بوو لەسەر ڕازگۆیی بوو ئەو بەرەکەی تێدایە بەێ ئارێ وڵە ئەوەندە زۆر باشە تا چەند سوپاس گوزاریش لەسەر و پارەی کە بەدەستی دێنی سوپاس خۆی گەورە لەسەر بکەی بەرەکەت زیاد دەکا و ئیدارەدانی ئەو پارەیەش بۆ نمونە حیساب بکەی و پارەیە هەتا چەند بەشت دەکا شێوازی سەرفکردنەکەی ئەوانەت هەموو وان نیاکەم بەرەکەت زیاد بیتن والله ئەگەر بەس شتەکە وەکو بلەی خۆمان فێر کردیە بۆ سوولەی خۆمان فێر کردیە ئەز پێشمان تەرگ ناکرێت لۆیە ئەمە ئەوەمان ینی ڕاستە قسەمیانە وایە هەموو شتێک لە دەست خۆمانە کە حاشەش حازر کە درۆیەک لەناو ئەو مەسەلەی نەکەین لەناو معامەلەکەی نەکەین وەکو بلێ ئەوی دەمانەوێ بەدەستمان ناکەوی کەواتە ئەگەر مامەڵەکمان کرد
بە ڕازگویانە نەبوو ئەگەر پارەشی زۆر شتێدابی بەرەکەتی نییە ئەوەیە بەرەکەتی نییە چکە خێریشی لێ نبینی چکە لۆ سوودی لەسەر دەخوا کە سوودی لەسەر خوارد معنای بەرەکەتی نامینێ یعنی بەخۆی فکر دەکاتەوە پارەی وەچوو نازانی خۆی گەورە ئەوەی کردیە ینی لێ وەردەگری بە قورآن بەرەکەت نما ئەو سەردەمە هیچ بەرەکەت نما خەڵک ڕاستگۆ نما خەڵک تەبانیە لە گەیدی خەڵک ڕاستی لە گەیدی نارێ معاملەی دەکا معاملەکە بە درۆ دەکا دوو قیمەت دایەتە سەرێ بە زەمینی خۆی نێبرێ کاکە من شتەکەم بە 10 دیناری کڕی بە 2 دیناری قازان کەم نادەیە و 10 دیناری قازان کەخۆ کوا دەبی ئەو حرامە من عیمار و مندارەکانش پەروەردەی بێ و حرامە مانە ئەوانی سەر ڕێگای ڕازلات دەن کەواتە ئەگەر پارەکە بە حراری پەیدا بوو بەرەکەتی دەکەێت ئەرێ وەڵڵا ڕاست و ڕازگۆی کابرا معاملەی دەکە 100 درویان لەسە دەکە سودیش لەسا ئەو خوای گەورە دەخوا زۆرش ئەرێەوە ئەرێ بە قورئان ئەگەر سندەکەی نەخوا ئیشەکەی جێبەجێ نابێت ئەرێواتە ڕەنگە سوند خواردن بتوانانی بە سوند خواردن شتەکان بفرۆشێ خەڵکی هەڵخەڵەتێن بەڵام بەرەکەت لە ڕستەکەی نامێت ناوەڵا نبینی ئەوە هیچ بەرەکەتێک نامینێ بەرەکەت بەشێک لەوانەیە کە ئەو کارانە دەکەن هەردەم لە نێو ماڵەکەیان کێشە و گیر و گرفت هەیە شیشە و گیر و گرفت هەیە ئەوەش نما بەرەکەت چی نامینێ لە مارەکەی خێرە لێ نامینێ خۆشی نامێنێ تەبایی نامینێ ئەخلاق خۆشی نامینێ هەموو لە گەرێکی دوودرن دائیمەن ئەوەی یەکدی دەکەن یعنی غەڵەتی یەکدی دەبینەوە یعنی دائیم دریان ساف نیە بەرامبەر بە یەکتر بێکدر نینە یەک ساوینە یەک قەلب نینە بەرامبەر یەکدری دریان ساف نیە ناوەڵڵا هەموو مەسەلەی حرام وی لێ کردیە ئەرێ وەڵڵا کابرا ئەگەر درۆیەکی ئەگەر معاملەی بکات دوو درۆی لەگە نەکە لای وایە شتەکە ناجع نابی بەڕامەوە بەداخەوە با درۆی نەکە خڕسقی خوای چەندە دایتێت بە خۆتای هەر ئەوەندەیە یعنی ئێستا کو مردن لۆمان دیاری کرا لە هەر جەیەک بین ئەمە هەردەمرێ ڕستەکەش هەر وایە هەر دەگاتە کرمانە ئەمادەم ئەوی لۆمان نووسرابی هە بەدەستی دێنی بەڵام ئینسان دەبیت بەڕاستی بەدەستی بینی سەبری لەسەر بگری ئەرێ وەڵڵای سەبری لەسەر بگری بە پاچی بە خاوینی یعنی ڕاستگۆبی لەگە خەڵک درۆی نەکا سند بە درۆ نەخواتەکە لە گۆڕە دەرێ بەخوای کاکەکەلۆ دەرێ بخوای ئەخوا گەورەیە خوا دروست کرده وە مەرێ بەخوای ئەو سەکە و زانین وەنیە دەرێ بەخوای ئەو شتە زۆر غەڵەتە ئەنی ئەمە ڕاستی لێماندا لاماندا لەسەر ڕێباشی ڕاستی و شریعەت و دین و ئەخلاق ئەرێ بەخوای ئەگەر ئێستا بگەڕین و ڕازگۆ بین و پارەکە بە حەڵاڵی بەرەکەتی زیاد ئەرێ بەخوای مشکلەشمان نامینێت ئەرێ بە قورئان گیر و گرفتیش نامینێ ناتەبایش نامینێ بەڕاستی ئەگەر ئەو شتانە بکەین بەس بەداخەوە ئەمە لەگە خوای خۆ ڕازینە زۆر لەگە ملەتەکە چۆن ڕازبین خۆ بەخۆی کوڕ ڕازبین لۆ باشم ناکە بە چاکە لۆ بەخراپە ئەو گوناحێکی گەورەیە بەڕاستیانە ئەوە شتێکی جەریمەیە بە حەقەت نابی ئینسان خوا بتن بەڵای زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر بەرەکەت بێگومان هەر کارێک کە بە حەڵاڵی بێ و بە دڵسۆزی بێ و بە ڕازگۆی بێ بەرەکەتی دەکەوێتێ بۆ نمونە تۆ کارێک دەکەیت ئەگە و کارە سوپاسی خۆی گەورە لەسەر بکەی بێگومان بەرەکەتی دەکەوێت وە پارێک کە بەدەستشی دێنی سوپاسی خۆی گەورە لەسەر بکەی ئەوە بەرەکەت دەمێنێ بەڵام ئەو پارێک کە بەدەستی دێنی سوپاسی خۆی لەسەر نەکەی و بە حەڵاڵی نەبێ بێگومان بەرەکەتی ناکەتێ تا پرۆگرامی شریکام وتان بەخوای گەورە دەست پێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ